ئێرە گوندی چەوتانە لە قەزای پێنجوێن بەوەی خاکی بە پیت و ئاوی سازگاریەوە وای کردووە بێتە شوێنێکی گونجاو بۆ بەرهەمهێنانی برنجی کوردی. برنج بەرهەمێکی هاوینێ و خواردنی سەرەکی دانیشتوانی کوردە و سەرچاوی داهاتە بۆ خێزانانەی کە دەیچێنن. وڵا لە ڕووی ناوبانگەوە تەمان ناوبانگی ساخۆتان بیستووە کە چۆنە و چاکە مجا کابرا سێوانی لە منی پرسی وتی ئایا ئەوە چاکە و ئەمانە خۆ ڕوانیە من ناوقەم باریکە وتی بۆ خۆ ناوقە کە برنجی شۆتانە خۆی وتم وڵا کاکە بەر من ناکەوێ هەمی بۆ تۆگە ماشەڵا و قەڵەو بوو وتم هەمی تۆی سێنی تۆی خۆی تۆ من وڵایشم بۆ ناخۆری وڵا خواسی چاکە ماشەڵا بەڕشتیەیە نەوەڵا خۆی مەسەلەیان برنجی ئەمە مشتری خۆی تایبەتی دەوڵەمە نەیسێنێ ئەگەر تۆ بڵێ ئەو برنجێ ئەوەش مەسەلەن برنجە ئەینی کوردیە برنجی کوردی کەمە زۆر کەمە ئەم برنجە کوردیە کە کەمە مشتری زۆرە نەوەڵا کاریگەری لەسەر برنجی دەرەوە نییە چونکە مکاغا مشتری خۆی هەیە تایبەتی خۆی هەیە ئەوانە کە مشترین ساڵانیانەوە بۆ ئەم برنجی شەوتانە ئەرە وەڵا من بیرم بێ باو با پیرم هەر خەریکی ئەم مەرەزە و ساڵانە مەرزان کردبوو. جوتیارانیش دەڵێن قەیرانی دارایی کاریگەری نەبووە لەسەر ساکردنەوەی بەرەمەکانیان بەو پێی بەرەمەکانیان دیاریکراوە و کڕیاری تایبەتیان هەیە. وڵا ناوبانی ڕۆیشتۆ ناوبانی هەر لە زۆر ڕۆیشتۆ ناوبانی کەوا برنجەکەی بەعام برنجی چاکە چەوتان و مەقسەد ئاوەکەیەتی ئاوەکەی چاکە بۆ برنج و ئەرزۆ ئاوەکەی وەکو یەک چاکن بۆی و وەڵی کێشەی عام خۆم بەعام میسە کێشەی ئاومان هەیە بەس ئاو خۆ ئیرادی خوایە ئیرادی کەس نییە و ئاو کەمەوە بووە ویتر وەڵی وەکو توجارەت پێوە ناکرێت بەڵام ئیتر خەڵگەی سێنێ دەوڵەمەندیت هیوایە دوو تەنسێ تەنەسێنێ بۆ خۆی دە سلێمانیوە یەن ساڵانە هاتن بەزیتر ئیمساڵەکە جارە دەنگی نییە و بەوەی چەند تابەتمەندیەکی داریکرا و کە لە برنجی کوردیدا هەیە وای کردووە کڕیارەکانیش تایبەتن هەروەها برنجی کوردی نرخەکەشی بەراورد بە برنجەکانی تر گرانترە. برنجی کوردی ئەفرۆشتین لێرە بەڵام خەڵای بە زۆر نایکڕێت لەبەرەوە گرانە بۆی ئەوەی کە گرانە خەڵ نرخەکەی زۆرە بەلایە زۆرە لە ساڵەکە 4-5 کەڕۆی خوار برنجی دەرەوە خۆن ئەم دنگ درێژ و خڕۆمڕاخۆن وڵا برنجی کوردی کیلۆ 5,000 ئێستا چەوتانی ژنیە این لای بانی خێڵان و دەربەنی خانوانەیە طبعا ئەم کیلۆ بە 5,000 کوردی ئەوانە کیلۆ بە 2,000 هەیە برنجی سامان بە 1,000 نارەکیلێ برنجی ترێ بە 2,000 برنجی دنگ درێژ و پاکستانی و هندی بە 2,000 ناوانە خەڵزاتر ئەوانە کڕێ جا ئەم کوردیە بە زۆر زیان ناکە بۆ خەڵ نایکڕێ مارەکە میوان دەربێ هەر نایکڕێ بەڵێ بۆ یەکێکە ئەوە بە حەزکە بڵێن بەڕایەک بیخوا لەگەڵ شتێکی قەل و قازێقای خوا بە تاسق و تەواو. سەرەڕای پڕبوونی بازار بە برنجی هاوردەکراوی دەرەی وڵاتان بەڵام برنجی کوردی خواسی نێو سفرەی هەموو ماڵەکە هەر بۆیە مەحاڵە هیچ سفرێکی ڕازاوە بێبۆن و بەرامی برنجی کوردی تام و چێکی خۆی هەبێت. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی چەوتان لە قەزای پێنجوێن.